ئەم جەنگە کە لە نێوان ئێران و ئیسرائیل ڕوویداوە بێگومان زیانی زۆری بە دوای خۆیان هێناوە. یەکێک لە سەرەکیترین و یەکەمین کاردانەوەی وڵاتانی ناوچەکە داخستنی ئاسمانەکەیان بوو بە ڕۆی فڕۆکەکانە، فڕۆکەی گەشتیاری و بازرگانی و هەموو جۆرێک. جار لێرەیە بە ئینفۆگرافیکێک بۆتان باس دەکەم. ساڵی 2024 بارودۆخی گەشتیار ڕووکردنی گەشتیار لە هەرێمی لە عێراق چۆن بۆ دواترەچینە لای میوانێک و باسی هۆکارەکانی داخستنی ئاسمانی عێراقیش ئەکەین. ساڵی 2024 4 ملیۆن و 100 هزار گەشتیار ڕویان لە عێراق کردووە، بە ینی گەشتیار هەبووە نەک ڕویان لە عێراق کردبێ بە هاتن و ڕۆشتنەوە کە ڕۆژانە 11 هزار گەشتیار بوون. وەکو وتم چ هاتبێتنە ناو عێراقەوە چ چوو بێتنە دەر لە عێراق گەشتی ئاسمانیان کردووە. ئەمە تەنها داتاکانی پێوەست بە گەشتی ئاسمانیە و لە ڕووی بەکارهێنانی ئاسمانەوە ئاسمانی عێراق لەلایەن 600 بۆ 650 فڕۆکە لە ڕۆژێکە بەکارهێنراوە. ئەمە تەنها بەکارهێنانی ئاسمانەکەی بۆ، بەڵام ئەوەی کە لە عێراقا نیشت بێتەوە جاوەکو وتم بەهاتن و بە ڕۆشتنەوە 100 بۆ 120 فڕۆکە بووە لە ڕۆژێکا. جا دەربارەی ئەم بابەتە، دەربارەی داخستنی ئاسمانی عێراق ئەچینە لای میوانێکی باجا سەیرێکی ئەم ماپەژەکەین پێش ئەوە ئەبینین ئەگەر ناوچەکە سیرکەن ئاسمانی ئێران، عێراق و سووریا بە تەواوەتی لە فڕۆکە پاک بووەتەوە و هیچ گەشتێکی لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە تێدا ئەنجام نەدراوە. ئەچینە لای میوانەکەمان. فارس جەواری پسپۆڕی فڕۆکەوانی مەدەنی لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە. کاک فارس زۆر بەخێر هاتن. هەندێک وڵات لەوانە عێراق و سووریا ئاسمانەکەیان بە تەواوەتی داخستووە، هەندێک وڵات ناوە ناوەدای ئەخەنەوەی کەنەوە لەوانە ئوردن. هۆکاری داخستنی ئاسمان بەڕۆی فڕۆکەکانە لە بارودۆخی لەم شێوەیە چییە؟ چۆنەکە هەندێک وڵات بە تەواوەتی دای ئەخەن، هەندێک وڵات ناوە ناوەدای ئەخەن و ئەیکەنەوە؟ شكرا جزيلا للاستضافة. دەکەم بۆ میوانداریکردنم. لە ڕاستیدا هەمیشە جەنگ کاریگەری هەیە لەسەر سەلامەتی خەڵکی. لە فڕۆکەوانیشدا سەلامەتی مرۆڤەکان بۆ ئێمە هێڵی سوورە، بۆیە جەنگەکان بە یەکێک لە بارودۆخە لە دەرچووەکانە یا گەورەکانە کەوا دەخوازێت دەسەڵاتدارانی فڕۆکەوانی و بەرپرسانی کاروباری ئاسمانی گەشتە ئاسمانیەکان بوەستێنن، چونکە ئەوە بەشێکە لە بەشەکانی سەلامەتی مرۆڤەکان لەو بارودۆخەدا. بۆیە حکوومەتی عێراقی لە ڕێگەی دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنیەوە و بەهۆی ئەو جەنگەی کە بەرپا بووە لە نێوان دوو وڵاتی دراوسێ، یەکیان لە ڕۆژهەڵات و یەکیان ڕۆژئاوا، یەکیان ئێرانە و ئەوی کەشیان وڵاتی ئیسرائیلە، بای بە پاشزانی کە گەشتە ئاسمانیەکان بوەستێنێت لە ئاسمانی عێراقدا بۆ پاراستنی سەلامەتی گەشتیاران. ئەوەی کە دەمێنێتەوە ئەم بابەتە چەندێک دەخایەنێت یاننا بە دڵنیاییەوە ئێمە ئیدارەی قەیرانمان هەیە یاخود خانەیەکمانەیە بۆ بەڕێوەبردنی قەیران لە نێو دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقدا کە بارودۆخەکە و ڕۆژەکە هەڵدەسەنگێنێ و لەسەرەوە بنمایە بە شێوەیەکی گشتی یان نیمچەیی ئاسمان دەکات. بەڵێ کاک فارس، وەکو بینیمان ئاسمانی عێراق ئەو وڵات لە وڵاتانەیە کە بە تەواوەتی پاکراوەتەوە، واتە هەموو گەشتە ناوخۆیی و دەرەکیەکان هەڵوەشێنراوەتەوە. ئەمە تا چەند زیان بە ئابووری وڵاتەکە ئەگەیەنێت؟ الاقتصادي في البلد. ئێمە هەمومان دەزانین کارتی فڕۆکەوانی مەدەنی خزمەتگوزاری پێشکەشی خەڵک دەکات، خزمەتگوزاری هاتوچۆ گواستنەوە و ئەو کارتەش پاڵپشتێکی ئابووری بەهێزە بۆ بودجێ حکوومەتەکان. ئەگەر بمەوێت کاریگەری ئابوووریەکانت بۆ پۆلێن بکەم لەسەر کەرتی ئابووری نیشتیمانی عێراقیەوە دەتوانم بیکەم بە 3 خانەوە. کاریگەریەکت هەیە کە کاریگەری هەیە دەرەنجامی وەستانی هاتوچۆی گەشتی ئاسمانیە. ئەمەش ئەوە دەگەێنێت کە زۆرێک لە ئەو گەشتانەی کە لە خشتەدا بوون هەڵدەوەشێنرێتەوە نێو یا دەسڕێتەوە ئەوە زیان دەگەێنێت بە هێڵە ئاسمانەکان بە تایبەتی هێڵی ئاسمانی عێراقی. کاریگەری دووەم کاریگەری دەبێت لەسەر فڕۆکەخانەکان.
هەموو ئەو فڕۆکانەی کە لە فڕۆکەخانەکان دەنیشتنەوەی خزمەت گوزاریان پێشکەش دەکرێت ئەوانش خزمەت گوزاری زەمینین ئەو خزمەت گوزاریانە فڕۆکەخانەکان پێشکەشیان دەکەن و لە بەرامبەر لە پارە وەرەگرانە کەواتە ئەم پارەش نامێنێت ئەمەش زیانێکی ترە و کاریگەریەکی ترە کە لە ڕووی ئابوووریەوە کاریگەری نەرێنی دەبێت کاریگەری کە گرنگە بریتە لە ئاڕاستە ئاسمانیەکان لە ئاسمانی عێراقدا ئەو ئاڕاستە ئاسمانیانە پاڵپشتێکی بەهێزن بۆ ئابووری عێراقیا بودجێ عێراقی بە گوێرەی دوایین ئاماری وەزارەتی گواستنەوە ڕۆژانە 600 فڕۆکە بە ئاسمانی عێراقدا دەڕوات ئەم 600 فڕۆکەیە سێ ڕۆژەوەستاوە و بە هەژمارکردن بە حسابکردنی ئەو ژمارە هەر فڕۆکەیە کە دەڕوات بە ئاسمانی وڵاتەکەتدا 450 دلار دەدات زەربی 600 فڕۆکەی بکە کەواتە لەم سێ ڕۆژەدا ئەمە نزیکەی ملیۆنێک دلار زیانمان کرد و خۆگەر ئەم حاڵەتە بەردەوام بێتەوە زیانەکە زیاتر دەبێت ئەمە شەمی زیانە بۆ ئەو دەساتەی کە دەچێتە ناو خەزیێنەتی عێراق ئەتوانین بڵین هەتاوەکو ئێستا لەم سێ ڕۆژەیە گەورەترین زیانمەند لە عێراق کەرتی گەشتیاری وڵاتەکە بووە بە چاو کەرتەکانی ترەوە زیانمەندی جەنگ مەبەستمە بێگومان بەڵێ کەرتی گەشتیاری وارووا کەرتی گەشتیاری خۆت دەزانێت ئێستا وەرزی هاوینە و خەڵکانێکی زۆر هەن کە پلانیاندا ناوە سەفەرکەن بۆ دەرەوەی عێراقی یا بڕۆن گەشت بکەن جگەلەوە ئێمە تازە لە جەشن تەواو بووین و هاوڵاتیانێکی زۆری عێراقی سەفەریان کردبوو لەپەڕ بینیان لە دوای جەژنەوە ئاسمانی عێراقی داخراوە لەبەرەوە ئێستا دەبینیت ژمارێکی زۆر لە عێراقیەنەکان لە باکوور لە تورکیا بێت یا حاجیانی عێراقی بێت لە سعودی دوای تەواوبوونی وەرزی حەجکردن دەبینی ئەم هەمان ڕوبەڕووی کێشەیەکی گەورە بوونەتەوە تووشی شڵەژان بوون بەڵام بە حکمەوەی کە هێڵی ئاسمانی عێراقی هێڵێکی حکومیە حکوومەتی عێراقی کۆمەڵی ڕێشێنی گرتوۆتە بەر لە پێناوی بەدیهێنانی بەرژەوەندی گەشتیاراندا بۆیە لەگەڵ بۆ حاجیان بە تایبەتی پاسی بۆ دابین کردوون بۆ ئەو گەشتیارانشی کە لە تورکیا گیریان خواردووە نازانم چ ڕێشوێنێکیان بۆ جێبەجێ دەکرێت بەڵام دەکرێت پێشنیاری ڕێشوێنە بکەین بە حکوومەتی عێراقی کە ئێمە لە ئێسادا فڕۆکەمان هەیە لە تورکیا کە سەر بە هێڵی فڕۆکەوانی عێراقیین ئەو فڕۆکەیە دەتوانین هەموو عێراقیەکان بگوازێتەوە کە تکتیان حەجز کردووە بیان گوازێتەوە بۆ فڕۆکەخانەیەکی نزیکە عێراق بۆ نمونە شەرناخ کە نزیکی سنووری عێراقام کاتێکە دەگەنە ئەوێ مەسافەکە یان مەوداکە زۆر نزیک دەبێتەوە دەتوانن لە ڕێی هەرێمی کوردستان بێنە ناو عێراق کەواتە ڕێشوێنی زۆر هەن کە دەتکرێت بگیرێنە بەر پێشم وای حکوومەت عێراقی دەبێت بیان گیرێتە بەر چکە بە قەیرانێکە ڕەنگە درێژە بکێشێتە خۆگە درێژە بکێشێتەوە هاوڵاتیان زیاتر زەرەر دەکەن باشە ئەی ئەو گەشتیارانە کە بۆ نمونە جارێکە هەتاوەکو ئێستا ئەمە سێ ڕۆژە گەشتەکانیان دواکەوتووە تەبعاً تکتیان کڕیوە و بڕیار بۆ بگەڕێنەوە ناتوانن هیچ قەرەبووکردنەوەیەکیان بۆ لە بەرچاو ئەگیرێ وەکو ئێوە ئاگادار بن بۆی کە قەرەبوو بکرێنەوە ئێمە تکتی فڕۆکەمانەیە تکتی فڕۆکە بریتە لە گرێبەستێک لە نێوان گەشتیار و وەروە کۆمپانیای گواستنەوەی ئاسمانی بەپێی ئەو گرێبەستە مەرجێکەیە لە نێو مەرجەکاندا هەیە ئەگە بارودۆخێکی لە ناکاو دروست بوو لە دەرەوەی دەسەڵات بوو ئەوە کۆمپانیەکە هیچ بەرپرسیارەتێکی یاسایی لە ئەستۆ ناگرێت وەکو چی ڕاگەاندنی جەنگ لە وڵاتە یا لە وڵاتێکی تر یا ڕوودانی کارەساتی سروشتی بەڵام با بڵێ ئەمە لە ڕووی مارکێتینگەوە کۆمپانیا تایبەتەکانە بۆ ئەوەی کە سومعی خۆیان بپارێزن دەتوانن هەنێ ڕۆشێن بگرنە بەر یەکێک لە ڕۆشێنەکانەوەیە کە پارەی تکتەکە بگەڕێنەوە کە شتێکی سادەیەوە زۆر ئاسانشە بۆ یەکە پارێزگاری لە ناوبانکی خۆیان بکەن پێشما بێ وەزارەتی گواستنەوە لەلایەن خۆی کۆمەڵی ڕۆشێن دەگرێتە بەر و ئەو تکتانە دەگەڕێتەوە بۆ گەشتیاران کە بەکار نەهێنراون بەڵام لە ڕووی یاساییەوە لە ئەو بارودۆخە لە ناکاوانەدا نەگەشتیار نە کۆمپانیا هیچ بەرپرسیارەتی یاسایی لە ئەستۆ ناگرن زۆر باشە بە پێشبینی جەنابتان وەکو پێشبینی ئەکەن پێتان وایە ئەم بارودۆخی ڕاگررتنی گەشتەکان لە عێراق تاکەی بەردەوام بێ کەی بەڕای ئێوە گەشتەکان ئەکرێتەوە
هەر وەکو پێشتر وتم ئێمە خانەیەکمان هەیە بۆ بەڕێوەبردننی قەیرانەکان لە دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقیدا ڕەوشی مەترسیەکان هەڵدەسەنگێنێتە و لە یەکێک لە دەرەنجامەکانی هەڵسەنگاندنەکەش ئەوە بوو کە بۆ نمونە فڕۆکەخانەی بەسڕە بکەنەوە کە دەکێتەوە پەڕی باشووری عێراقە ئەو پەڕی باشووریش لە عێراق دەکرێت بۆ ئاڕاستەیەکی دیاریکرا و بکرێتەوە بۆ هاتن و یاخود چوونی فڕۆکەکان نزیک نەبێت لە ئاراستەی ئاگری شەڕی ئەو دوولایەنە دەکرێت هەڵسەنگاندە بکرێتە بۆیە ئەمڕۆ فڕۆکەخانەی بەسڕە ئەمڕۆ کرایەوە بۆ پێی کە ئەوێ شوێنێکە بۆ شوێنی ئۆپەراسیۆنەکانی هێڵی ئاسمانی عێراقە بۆ هێنانەوەی عێراقیەکان خۆ ئەگەر قەیرانەکە درێژە بکێشێتە ڕەنگە بکرێتە پێگەیەک بۆی کە چالاکی فڕۆکەوانیەکان دەست پێ بکاتەوە چکە خۆت باشە زانیت بەسڕا جۆرێک لە جۆرەکان دوورە لە ڕووداوەکانە وەکو فڕۆکەخانەکانی تر نییە وەکو بەغاو هەولێر و سلێمانی یان نەجەف لەبەرەوە پێم وابێ دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراقی چاودێری دۆخەکە دەکات لە نزیکەوە و دەکرێت یاخود ڕاگەاندن و لێدوانەکانی بگۆڕێت لە بارەی کردنەوە یا داخستنی ئاسمانی عێراقی. زۆر سپاس فارس جەواری پسپۆڕی فڕۆکەوانی مەدەنی سپاس کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە بوون. زۆر بەخێر هاتن.